بەڵێ لە سەر بڕیاری دادگای فیدراڵی و دوورخستنەوەی محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانی عێراق و کاردانەوەکانی ئێمە میوانێکمانە بێت کە لە ڕێگەی سکایپۆ لەگەڵمانە ئەویش ئەحمەد عیساوی ئەندامی هاوپەیمانی بەڕێوەبردننی دەوڵەتە. بەڕێز عیساوی ینی ئەکرێت طبعاً ئێمە کاردانەوەکانمان بینی کە چەندین کاردانەوە لەسەر ئاستی عێراق لە دوێنێەوە لەبارەی دوورخستنەوەی سەرۆکی پەرلەمانی عێراق هەبووە. ئایا بابەتەکە بە تەواوی پەیوەندی بەو بابەتە یاساییەوە هەیە کە سەرۆکی پەرلەمانی لەسەر دوورخرایەوە یان نەخێر بابەتەکە ململانەی سیاسیە؟ سەرەتا سڵاوتان لێبێت، سڵاو لە خەڵکی کوردستان و کەناڵی کوردستان 24 دەکەم. بێگومان ئەمڕۆ دادگای باڵای گەورەترین پێوەری یاساییە و بڕیارێکی دایە و ئەمڕۆ ئەوە دەبینین کەوا دادگای باڵا سەرجەم بڕیارەکانی پێشووتریشی لەلایەن خەڵکی عێراقەوە ڕێز لێگیراوە. بە بۆچوونی من دادگای باڵا دادگایەکی یاساییە و گزارشت لە کۆمەڵگای ئێمە دەکات و ئەم پرسە ئەم دۆسیەیە بە تایبەتی ساڵێکە بەردەوامە خۆتان دەزانن سەرجەم لایەنە سیاسیەکان پاڵپشتی لە بڕیاری دادگای باڵا دەکەم و ئەمەش ئیلزامە لەسەر هەموو لایەک کراوە و پێویست هەموو لایەک پابەندی بن. لەبارەی سەرۆکی پەرلەمانەوە ئەمڕۆ دەزانن کە ئێستا خاوەنی کتلەیەکی سیاسی و دەتوانێت کەسێک دیاری بکات بۆ ئەوەی شوێنی ئەو بگرێتەوە. ئەم پرسە تایبەتە بە یاساکانەوە، بۆیە ئەمە بۆ بڕیاری دادگای باڵا دەگەڕێتەوە. واتە ئەم پرسە کۆتایی پێ نەهاتووە. باوەڕم وایە بەڕێز حەلبوسی لەو بارەیەوە هیچ کێشەیەک نەماوە و بڕیارەکەی کلایی بووەتەوە و پێویستە سەرجەم دادگەکانیش دان بەو بڕیاری دادگای باڵا بنێن. باشە، ینی پێتان وایە بابەتەکە هەر لێرە ئەوەستێت لەوە زیاتر درێژە ناکێشێت، چونکە زۆر قسە لەسەرەوە ئەکرێت دوای ئەم بابەتە ڕەنگە یەخەی حەلبوسی بگیرێ و ڕاپێچی دادگا بکرێت لەسەر ئەو کەیسانەی کە لەسەرێتی. بێگومان ئەمە پرسێکی زۆر گەورەیە و تۆمەتی ئەوە خراوەتە سەر کە پەیوەندی بە ئیسرائیل هەوا هەیە کە ئەمەش بێگومان داوانێکی گەورەیە و تەنانەت لەوانەیە بگاتە بەس لە سێدارەدان، واتە پەیوەندی بەستن لەگەڵ کۆمپانیایەکی ئیسرائیلی. ئەمە تاوانێکی گەورەیە، هەر بۆیە ئیسرائیلیەکان بە هیچ شێوەیەک مامەڵە لەگەڵ لایەنە سیاسی عێراقیەکان ناکەن، چونکە ئەمە یاسای لەسەرە، بە یاسا ڕەت کراوەتەوە. بۆیە ئەنجامەکانیشی ئەنجامی زۆر سەرسوڕهێنەر و دەبێتەوە کە بتاسێن. بۆیە ئەم تۆمەتە کەوا خراوەتە سەر محەممەد حەلبوسی باوەڕم وایە ئەم پرسە زۆر گەورەیە و لەوانەیە لە چەند ڕۆژی داهاتوودا چەندین سکاڵای جیاوازیش بەسەر بەڕێز حەلبوسیدا تۆمار بکرێت لەلایەن خەڵکی ئاسایی و پارتی تەقەدوم. واتە ئەمە پرسەکە کۆتایی پێ نەهاتووە، بەڵکو ئەم پرسە تەنیا لە چوارچێوەی خۆیدا کۆتایی پێهاتووە. واتە لەوانەیە ئەم پرسە دەگاتە ئەوەی کەوا لەوانەیە پارتەکەی حەلبوسی هەڵوەشێندرێتەوە، ناکرێت پێش ڕووداوەکان بکەوین، بەڵام ئەمانە هەموو پێشبینی کراوە کەوا ڕوو بدات. باش، ینی حەلبوسی لە دوای ئەوەی کە خەبەری پێگەشت کە دادگای فیدراڵی ئەم بڕیارەی داوە سەبارەت بە و ئەو قسەیەکی کرد لە کاتی کۆتایی پێهێنانی ینی دانیشتەکەی پەرلەمانە، وتی ئێمە نوێنەرایەتی پێکهاتەیەکەکەین کە تا ساڵی 2014 بایکۆتی پرۆسی سیاسیان لە عێراقا کردووە. یعنی پێت وان نییە ئەم بابەتە کێشە و گرفتی دیکەی بە دوادا دێت و ئاڵۆزیە خاتە ناوچەکە، ینی بە تایبەتی ئەو ناوچانەی کە ئەم پارتەی حەلبوسی تێیدا ینی باڵادەستن هەر لە نینەوەوە هەتا ئەگاتە دیالە و سەلاحەدین و ئەنبار، ینی ئەمە زانین ئەوان لەوێ
ئەتوانین بڵێن نوێنەرایەتێکی باشیان هەیە. سەرەتا هیچ کەس ناتوانێت بەرژەوەندی خەڵک هەڕەشە لە بەرژەوەندی خەڵک بکات. بۆیە من باوەڕم وانییە کە ئەم پارێزگایانە بۆ دواوە بکشێنەوە. خەڵکی ئەم پارێزگانە بێگومان ئەزمموی پێشویان هەیە، ئەزمموی زۆریان هەیە لەگەڵ حکوومەتەکانی پێشتر. بۆیە هەڕەشەکردن بۆ خەڵک ئەمە هیچ پاساوی نییە. بۆیە ئەمە ئەم هەوڵانە سەرناکەوێت. لەبارەی بەڕێز حەلبوسیەوە لەوانەیە بێگومان یاساکان پێیانی بە محەممەد حەلبوسی گوتووەکەوە پێویستە ئەمن و ئارامی بپارێزێت. ئەمەش چەندین ڕێکاری جیاوازی لە خۆ دەگرێت و دەکرێت سەرجەم ئەو پەرلەمانتارانەی کەوا لە ئەنجومەنی نوێنەراندان دەتوانن سکاڵات تۆمار بکەن، بەڵام ئەو بڕیارەی دادگای باڵا و بە شێوەیەکی گشتی سەرجەم بڕیارەکانی دادگای باڵا ئەم بڕیارانە پێویستە هەموو لایەک پابەندی بن، تەنانەت ناکرێت تانەشی لەسەر بدرێت و تانە لەم بڕیارانە بدرێت. بۆیە پێویستە دادگا یاخود محەممەد حەلبوسی بچێت بۆ ئەوەی لە دادگاکانی دیکە تانە بدەواتە ئەمەی پێ ناکرێت، چونکە پێویستە هەموو لایەک دان بەو بڕیارانە دەدەنێن و بە بڕوای من ئەم کێشەیە کێشەیەکی ئاسان نییە بۆ محەممەد حەلبوسی. ئەگەر بێت و باز لە مانەوەی لە پارت ئەگەر قسە لەسەر مانەوەی لە پارت بکرێت، بە تایبەتی لەبارەی ئەوەی کەوا ئێستا قسەیەکی زۆری لەسەرەکە پژگیری لە ئیسرائیلەکان دەکات، ئەمەش باردۆخێکی سەختە بۆ محەممەد حەلبوسی. ئەم پرسە چەندین پرسی جیاوازی کەی لێ دەکەوێتەوە. بۆیە هیچ کەسێک ناتوانێت خەڵک بۆ خۆی غڕ بکاتەوە و هەر لەسەر ئەم پرسەوە بانگەشە بکات. هەڵبژاردنەکان ئێستا نزیک بووتەوە، هەوڵی ئەوە دەدێت کەوا وڵاتمان زیاتر سەقامگیر بکرێت. باشە، دوا پرسیارم بۆ بەڕێزت طبعاً پارتەکەی محەممەد حەلبوسی یان پێک با بڵێن هاوپەیمانەتیەکەیان ئەندامێکی سەرەکی هاوپەیمانی ئیدارەی دەوڵەتن یان بەڕێوەبردنی دەوڵەت. ئەمڕۆژ بڕیارە یان بەم نزیکانە بڕیارە هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت کۆ ببێتەوە، ینی لەوێ بڕیاری چیە درێت، پێشبینی چیەکەیت؟ ئەمڕۆ کۆبوونەوەیەک ئەنجام دەدرێت. ئێستا لە سەرۆکایەتی کۆمار کۆبنەوەکە بەڕێوە دەچێت. لەم کۆبنەوەیدا ژمارەیەک بڕیار دەدرێت، چەند بڕیارێک دەدرێت. ئەمڕۆ ئێستا دەبێت ڕێز لە بڕیاری دادگاکان بگرین، سەرجەم دادگاکان ئەو بڕیارانەی کەوە لەبارەی هەرێمی کوردستانیشەوە دەچووە هەموو لایەک ڕێزیان لە بڕیارەکان بووە. واتە ئەو بڕیارانە پێویستە هەموو لایەک پابەندی بن. بڕیارەکانی پێشووتریش بۆیە ئەم بڕیارانەی کەوە دراوە لایەن دادگای باڵاوە هەمویان پێویستە پابەندی بن و لایەنە سیاسەکانیش بەمەشەوە. ئەمڕۆ کۆبنەوەی ئیدارەی دەوڵەت لەسەر ئەوەیەکەوە بتوانێت بژاردەیەکی دیکە هەبێت وەک شوێنگرەوەی بەڕێز محەممەد حەلبوسی بێت و هەروەها ئەم پرسە بێگومان تاوتوێ دەکرێت و بە هەمان شێوە ڕۆڵێکی ئەم پرسە ڕۆڵێکی گرنگی دەبێت لە داهاتوودا. دووبارەی دەکەمەوە کەوا ئەم پرسە پەیوەندی بەلایەنێکەوە نییە، پەیوەندی بە کەسێکەوە نییە، یاخود پەیوەندی بە پارتێکەوە نییە. لێرە محەممەد حەلبوسی ترسی لەوە هەیە لە بڕیارەکانی داهاتوو هەیە، بە تایبەتی لەبارەی ئاینەی پارتەکەیەوە. بەڵێ، بەڕێز ئەحمەد عیساوی ئەندامی هاوپەیمانی بەڕێوەبردنی دەوڵەت، سپاس بۆ بەشداری بەڕێز.